زاوا لە خەزوری تۆڕە دەبی دەستی تەقەی لێ دەکات وایە باشە بەڕای جەنابەت هۆکاری ئەو بابەتە چییە؟ ئەو شتێکی بێئەدەبیە و فەرهەنگی مە لە پاشەوە ئەو شتەیە و لۆ احترامات و ئەدەب دەگەڕێتەوە چی بێن فەرقمان بۆ لە پاشە فەرەمانە پاشە سیوە یاسا قانونشمان کەمە و سزایان بدرێ بە بەتوندی و لۆیە میلەتەکەمەش یەکتری دەکوژی و یەکتری ئەوە دەکا و مەشاکیلمان زۆرە هیچ کەسێک نییە مەسەرەن لێ پرسیینەوە چی لەگە بکە بەتوندی چەند زاوات هەیە؟ بەڵێ زاوات هەیە؟ بەڵێ زاوم هەیە زۆریش زۆرت هەیە چەند زاوات هەیە؟ 2000 پێشە زاوم هەیە دەمە درێژ بن ئینشاڵڵا ئەگەر کێشەیەک ئەگەر بێ ئەو لە بارەی ئەو خەڵکی عەفوم دەکەی بارەی ئەو خەڵکی بکەین ئەگەر کێشەت قەت لەگەڵ زاوایەکانت لەبۆ دروست بووە؟ دەبی و کەمە بەڵام هیچ نییە الحەمدولله مەشکلەی هەمان نەبوو برین زۆر ڕێکوپێشنی والله ئەگەر بشبی چقەی دیە بە چارە سەر ئەو کێشەی تێدا دەبی ژن و پیاوە مشکلیان هەر دەبی تێدایە بە حەلکەن بۆ خۆیان ئێمە بۆیان حەل دەکەین یا مشکلەکە چییە؟ کێشەکە ئەوان دروست دەکەن یان لە تەڕەفی تووە ناوزای دەخەر بەجەنابتم گوت دەبێتە سەر شخصی کابرا ئەگەر کابراایەک مەسەرم باش بوو و دەبی هەر بۆ بکەم مەمنونیش بیزاوایەکەی بەڕێوە بچی و خۆی بژێنی وەنیە زاوایەکانت دەتوان خۆش دەوێت ئەلی ئیمام شەفعی دەفەرمووی کە زاوام لە کوڕم خۆش دەوێت لەبەرەوەی ناموسم حەفز دەکەم ناموسمی لایە حەفزی دەکەم ئەگەنەوە بەرەو زامیعە بەرەو شتی تر دەڕوە برام دەبێمە ڕێزە زاوام بگرین و ئەوانیش هەروە بۆ دنیا ئەمانە چۆن هەروە نەبوو لە ئادەمە تا ئەوڕۆ زاوەکانت خۆش دەوێت؟ بەڵێ زۆرشم خۆش دەوێت ئەوانش منیان خۆش دەوێت والله شێویستی خۆیان چۆن دەربڕیە لە بۆ جەنابەت هەستت پێکردی کاوانەکەی مەسەرەن شتێک دەبی هەموو دەکەن حاضر دەبن و کوڕەکانم شت پێ دەکەن بەرێ والله زارێ پرس بێ زارێ پرست پێ ناکەن و سقەی دیان بابوو داش خۆیان هەیە ئەمە دەمانوێت بژین لە خۆیان برام بەڕای جەنابەت ئەو شێشانەی کە لە نێوان زاوە خەزوڕ ڕوودەدا هی ئەوەیە بگاتەوە حاڵەتێک کە تەقلێکتری بکەن ناوەڵە زۆر عیبە ئەو شتانە زۆر عیبە زۆر شتێکی خراپە جەهالەتە بڵێ ئەو خراپیە ڕووی لە فەرهەنگمان لە پاشە ئێمە زۆر لە پاشین لە پاش میلەتەکانی دەوروبەری خۆمانین تەماشاکەین چی بکەین تاوەکو ئەو لە پاشە چارەسەر بکەین منداڵەکانمان بەخیندن پەروەردە بکەین بڵێ ئەی بەڕای جەنابەت تەمەن ڕۆڵ نابینێت بۆ نمونە لێسادا هەندێک کەس هەن کە ژیانی هاوسەرگیری پێدەگەێنن تەمەنەکان تەوان وەکو عەرەب نەبی ئێمەش هەر کەس ئاوقفی خۆی لە سن و ساری خۆی تەوان کسێکی 20 سارە بدەیە 6 سارێک چۆن دەبی ئەخەوە نابی پاشی ماوەگەوە تووشی بەرەو هەردێر دەڕوە ئەدی تووشی خراپی دەڕوە دەڵێن زاوە کە دەچێتە داخوازی خێزانەکەی خۆی کە دەبێتە خێزانی جاری وە هەیە مەسەلەن چەند کەس دەبا لەگەڵ خۆی تاوەکو خەزوورەکەی ڕازی دەبێت دەستی خەزوریشی ماز دەکات کە دەیدەنێ و دەبێتە هاوسەری ینی لەسەر یەک کێشەی بەسیت لێی تۆڕە دەبێت و دنیای لەسەر محکەمەکانمان پڕێ شتانەیە باز دەکات تەلەڤیزۆنەرێ وەڵڵە لێک جودابوونەوە گەلک زۆرە و هەروەشی بەجەناب بکۆن ڕووی فەرهەنگ و دینیشمان نەگەیشتنێ و حەدەکامە بزانی دین چۆنە ئەو شیرینی کە لە سەرەتادا هەیە دوایە دەبێتە تاڵی و کێشەی گەورە تاڵی بەرێ دەبێتە تاڵی وەڵڵاهی ئەگەر قسەیەک بکەیت بەو زاوایانەی کە لەسەر شتی بەسیت لەگەڵ خەزوورەکانیان کێشەکە گەورە دەکەن چیان پێ دەڵێن داوا لە هەر هەموو دەکەم لە خۆم ڕەتا دەگاتە هەموو خەڵکێکی کوردستان هەموو ئینسانێک پشیان درێژبی ڕێک و پێک بن تەحمل بکەن بە تەحمل هەموو شتێک چارەسەر دەبی بەڕێزن زۆر بەخێر بێن سەرچاو